زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 119 بابەتی جۆرەکارە کاری داخوازی پێشتر ئەو کارە ناوی کاری فەرمان بوو، ناوەکەیان گۆڕیە، بەڵام باشتر وایە ناوەکەی بوو بە کاری داواکردن کە داوا لە یەکێک دەکەی یان لە چەند کەسێک دەکەی ئیشەک بکەن. کاری داواکردن باشترە بەڕای من. لەوانەی زانستدا مامۆستاکەمان گوتی دیسان بە ناوی مامۆستای زانست شت دەنووسن. بزانین مامۆستای زانست چی نووسیە یان چی گوتیە. باوەڕ ناکەم مامۆستای زانست ئەو نووسینەی ئێرەی گوتبی، بەڵام هەرکووەک بی لە بارەی زمانەکەی نووسینەکەی دەخینینەوە. قوتابینە بۆ ئەوەی لەشتان دروست بێت، پتە و بەهێز بن، هەموو شەوێک زوو بنوون، بەیانیان ژی زوو لە خەو ڕابن، دەم و چاوتان بە ئاو و سابوون بشۆن، ئینجا نانی بەیانی بخۆن، جلوبەرگتان لەبەر بکەن و بڕۆن بۆ قوتابخانە. ئەی قوتابی، لە کاتی دیاریکراودا لە پۆلەکەت ئامادە بە، گوێ لە مامۆستا بگرە، دگەل هەڤاڵێن خۆ نەئاخڤە، تەماشای ئەملاو ئەولا مەکە، کە تەواو بووی یەکسەر هەڕە مال، پشتی پشودان و حەسانەوە وانەکانت بخوێنە، ئەرکی ماڵەوە بنڤیسە، کات بە فیڕۆ مەدە، هەڤاڵینێ دگەل مرۆڤێن خراپ نەکە. ئەوە مامۆستای زانست. باشە مامۆستای زانست کەی ئەو قسانە دەکا؟ ئەوە کەی ئیشی مامۆستای زانستە؟ هەندێک لەو قسانە ڕەنگە باش بن، بەڵام هەموویان نا ئەوەی ڕاستی بی، چونکە نووستن بەوەی نییە زوو بنووی یان درەنگ بنووی، کەنجی خەوت بێ دەبی بنووی، بەڵام ئەوەیە بە فێربوونەک و خۆت ڕادەینی، پاشان بەیانیان زوو لە خەو ڕابن، ئەوەش بەوەیە چەند نووستی، ئایا تێرخەو بوو یان تێرخەو نەبووی. پاشان لێرە نووسرایە گوێ لە مامۆستا بگرە، ئەوە شتێکی باشە، بەڵام مامۆستاش پێویستە گوێ لە قوتابی بگری. دوایە نووسرایە دگەل هەڤاڵێن خۆ نەئاخڤە، ئەوە شتێکی خراپە، چونکە هەموو کەس پێویستی پێیە زۆر لەوانەکان بە تایبەتی زانست پێویستی پێیە بە کۆمەڵ دانیشن، گفتوگۆ بکەن لەسەر شتێک، دوو لەگەڵ یەک بە ئاخڤن، پاشان ئەگەر نەئاخڤی کو دەتوانی شت فێر بی. تەمەشای ئەولا ئەولامەکەش هەر هەڵەیە، ئەگەر هیچ تەمەشای هیچ لایەک نەکەی هەر مرۆڤ ملی ڕق دەبی نابی. پاشان وانەکانت بخوێنە، شتێکی جوانە، پشوو بدە شتێکی باشە، ئەرکی ماڵەوە بنڤیسە شتێکی باشە. لێرە هەڤاڵینێ دگەل مرۆڤێن خراپ نەکە، ئەوە نازانم مانای چییە، مرۆڤی خراپ مانای چییە؟ مرۆڤی خراپ نابی هیچ هەڤاڵێکیان هەبی، هیچ هاوڕێیەکیان هەبی، ئەوە بەلای من شتێکی خراپ بوو، باش نەبوو. بەڵام لێرە ئەمە کوردیەکەی دەخینینەوە و زیاتر وشەکان دەخینینەوە. ئێستا بزانین لاپەڕەکەی دی
چ هەیە 119 بزانین 119 خستنە ڕوو دیارە قوتابی و خوێندکاری ژیر و هۆشمەند دەبێت ئامۆژگاری مامۆستایان لە گوێ بگرن، نەک هەموو ئامۆژگاریەک. هەمیشە دەبی خوێندکار بەخۆشی بزانی چلۆوی باشە. مامۆستا هەرچی پێگوت هەموو شتێک باش نییە، ئەوە پێویستە خوێندکاریش ئەوەی بزانی. بۆیە مامۆستای زانست ڕووی لە قوتابیانی کرد و هەندێک ئامۆژگاری کردن بۆ ئەوەی سوودی لێ وەربگرن. مامۆستای زانست جارێک ڕوو لە هەموو قوتابیان دەکات و پێیان دەڵێ هەموو شەوێک زوو بنوون، بەیانیان زوو لە خەوڕابن. جارێکیش ڕوو لە تاکەیان دەکا و پێیان دەڵێ ئەی قوتابی لە کاتی دیاریکرا و پۆلەکەت ئامادە بە گوێ لە مامۆستا بگرە. کەواتە لێرە چ جۆرە کارەکەیە؟ کاری داواکاری. لەوانە کارەکان کامەنە؟ بن و لە خەو ڕابن، پاشان نووسرایە ئامادە بە گوێ بگرە. لە ڕستە یەکەمدا مامۆستا داوا لە قوتابیان دەکات کارێک لە دوای ئاخافتن ئەنجام بدەن و کارەکەی خستۆتە شێوەی داواکردن یان فەرمان پێکردن. دیارە قوتابیانیش کە کەسی دووەمی کۆن داخوازیەکەی مامۆستایان جێبەجێ دەکەن. لە ڕستەی دووەم بە هەمان شێوە ڕوو لە قوتابیەک دەکا کە کەسی دووەمی تاکە داوای لێ دەکا لە کاتی دیاریکراو لە پۆل ئامادە بێ گوێ لە مامۆستا بگرێ. دیارە ئەنجامدانی ئەو کارەش لەلایەن قوتابیەکە دەکەوێتە پاش ئاخافتنەکەی مامۆستا و هەر لەبەر ئەوەش ئەم جۆرە کارە پێی دەگوترێ کاری داخوازی. واتە ئەگەر هاتوو کارەکەت ئێستا کرد جودایە لەگەرەوەی کارەکەت پاش ماوەیەک ئەنجامدا. دیسان لە هەردوو ڕستەی دگەل هەواڵێن خۆ نەئاخڤە، تەمەشای ئەملا و ئەولا مەکە. مامۆستا داوای لە قوتابی دەکا کە کارەکە ئەنجام نەدا، مەکە. چونکە ئەنجامدانی ئەو جۆرە کارانە بە خراپ دەشکێنەوە سەر قوتابی. ئەو جۆرە کارانەژی هەر کارێت داخوازی، بەڵام لە دۆخی نەرێ کە بە ئامرازی مە لە سەر شێوازی کرمانجی خوارو یان نە لە شێوەزاری کرمانجی ژوور و دروست دەکرێن. ئەگەر بە یەکێکمان ویستمان ئیشەک نەکا بە چ دەست پێ دەکەین؟ مە یان نە، مەکە نەکە، مەڕۆ نەڕۆ، ئەو شتانە. ئێستا دەستورەکە کووە؟ کاری داخوازی کەسی یەکەم داوا لە کەسی دووەمی تاک و کۆ دەکا بۆ ئەنجامدانی یان ئەنجام نەدانی کارێک کە لە دوای ئاخاوتن ئەنجام دەدرێ. کاری داخوازی بە نیشانەی ب دەست پێ دەکات و بە جێناوی ئە بۆ کەسی دووەمی تاک و جێناوی نە بۆ کەسی دووەمی کۆ. بنووسە ئەگەر کەسی دووەمی تاک بوو، بنووسن ئەگەر زۆر بوون دووەمی کۆ. بەڵام لە هەندێک کاردا کە ڕەگەکانیان کۆتاییان بە بزوێن دێ وەکو ئو ئۆ ئێ ئی ئە لە کەسی دووەمی تاک بزوێنی ئە دەرناکەوێت، وەکو بخۆ، بڕۆ، بشۆ، بنوو، بدرو، بڵێ، دابنێ، بژی، بگری، دابخە. ئێستا چ دەکەین؟ ڕاهێنانی ژمارە یەک. کاری ئەو ڕستانە لە دۆخی ئەرێوە بیگۆڕا بۆ دۆخی نەرێ. درەنگ بخەوە، درەنگ مەخەوە، یان درەنگ نەخەوە، یەک لە دوان. بچن بۆ مەلەکردن، مەچن بۆ مەلەکردن، یان نەچن بۆ مەلەکردن.
یارمەتی ئەم پیاوە بدە، یارمەتی ئەم پیاوە مەدە، یان یارمەتی ئەم پیاوە نەدا. نان زۆر بخۆن، نان زۆر مەخۆن، یان نان زۆر نەخۆن. لاوین بنڤە، لاوین نەنڤە. زەوی بکێڵن، زەوی نەکێڵن. کاتە ئەو هابووە نە. ئێستا ڕاهێنانی ژمارە 2 لەم دێرە هۆنراوانە هەرچی کاری داخوازی هەیە دەست نیشانی بکە و بینووسەوە. ئێستا بزانین شاعیر ئەحمەد موختار جاف چی نووسیە. ئەو 2 ڕستەیە یان 1 ڕستەیە. لە خەو هەستن درەنگە میلەتی کورد، خەو زەرەرتانە، هەموو تاریخی عالەم شاهیدی فەزڵ و هونەرتانە. لێرە لە خەو هەستن، هەستن کاری داواکاریە بۆ کەسی دووەمی کۆ. لە خەو هەستن، تەنیا لە خەو هەستن ئەوە کارە، ئەوانی دی کار نییە. لە خەو هەستن درەنگە میلەتی کورد، خەو زەرەرتانە، هەموو تاریخی عالەم شاهیدی فەزڵ و هونەرتانە. هیچی دیکە کار لێرە نییە. کار هەیە بەڵام کاری زەرەرتانە، زەرەرە ئەوە کارەکی داواکاری نییە بەڵکو کارەکی ناتەواوە. ئێستا بزانین گۆران چی گۆتیە. گۆران لێرە چی گۆتیە؟ ئەی باڵندەی هەستم بە گوڕ، بفڕە بۆ ناو بڵێ سەوگڕ. لێرە ئەی باڵندەی هەستم بە گوڕ بفڕە، لێرە بفڕە بۆ کاری داواکاریە بۆ کەسی دووەمی تاک، چونکە باڵندە تاکە. ئەی باڵندەی 1. ئەگەر تاک نەبا دەیگوت بفڕن، نئی پێوە دەنووساند. ئێستا بزانین جگەر خوێن چی گۆتیە. بزانین جگەر خوێن چی گۆتیە. جگەر خوێن ئێرە بخینمەوە. ئەی کچێ ڕابە بخوێنە، دات و سەربەست هەربژی، زوو ژ خەوت و سەرهلێنە، بەس بمینە بێمژی. واتە ئەی کچ ڕابە هەستە بخوێنە هەتا بە سەربەستی بتوانی بژی و زوو لە خەوێ سەری خۆت هەڵبینەوە و ئەوها ممینەوە بەبێ مێشکی. هەرچەندە جوانیش نییە و قسە بێ مێشک، کەس بێ مێشک نییە وای ڕاستی بی، بەڵام لێرە چونکە شاعیر دەتوانی ئەو قسانە بکە. ڕابە ئەوە کارە، واتە هەستە. ڕابە ئەوە کاری داوایە لە کەسی دووەمی تاک. بخوێنە ئەویش هەر کارە. بژی ئەویش هەر کارە. سەر هلێنە ئەوەش هەر کارە، سەرت هەڵبێنە. بمێنە ئەویش هەر کارە، بەس بمێنە. ئەوانە هەمویان کارن. کاتە 1 2 3 4 5 کار هەیە لێرە لە جگەر خوێن. جگەر خوێن تۆزەک لێرە تووڕەیە. حەزی لێیە خەڵک بخێنی و مێشتی بکرێتەوە. سەر هەلێنە واتە سەر بەرز بکەوە و بێمەژی واتە بێ مێشکی. ئەوە
دەربارەی کاری داواکردن کە داوا دەکەی لە کەسێک ئیشەکت لۆ بکە یان لە چەند کەسانێک ئیشەک بکەن. ئەوە بوو دەربارەی کار. هیوادارم سوودی هەبی و هیوادارم توش خوێندکاری ژیر دەست پێ بکەی، شت بنووسی، نووسینی بکەی، هەندێک تەختەکلیلی کوردی بەکاربینی و دەست بە نووسین بکەی، چونکە زۆر پێویستە مرۆڤ دەربڕینی هەبی. بۆ وێنە کێشەکت هەیە بنووسی باشە، بۆ وێنە بۆ چوونەکت هەیە بینووسی لە جێیەک زۆر زۆر باشە، لەگەڵ یەکێک باسی بکەی، هەرچ بینووسی نەچی بنووسی باشە. لێرە دێمە کۆتای ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی.